لە کەرکووکەوە هاتووم بۆ یەکەم جارە بەشداری پێشانگایەک بکەم لە سلێمانی. هەموو پێشانگەکانم لە کەرکووک بووە بە 25 تابلۆ 26 تابلۆ بەشداریم لەم پێشانگای کڕە. هەر لە مناڵیەوە تابلۆ کێشمیان بڵین وێنە کێشم خولیایەکی مناڵی بووە، ئیتر نازام خۆشم چۆن دروست بووە، هەر لە خۆمەوە دەستم بە نەخشانی شت کوڕە، بەڵام بەرەبەرە گەشەم پێداوە حەزم کرۆ ئیشی جوانتر پێشکەشکەم بۆی بەشداری پێشانگای پێ بکەم. بەشداری چەند پێشانگایەکشم کڕۆ لە کەرکووک تا ئێستاکە ئەمە یەکەم پێشانگامان کە لە سلێمانی بەشداری تێبکەم. ئەگەر زیاتر پشگیریمان بکرێت ئەوە لە شارەکانی تریش بەردەوامە بی. وێنەکانم هەمووی تعبیری خەیاڵی خۆمە، زۆر بەدەگمەن ئەگەر وێنەیەکی دووبارە بکێشمەوە بەسی ئافرەتەکەن، هێزی ئافرەت و ئازادی و سربەستی و بابەتی پێکاتی ئاینەکان. من سەرەتا لەوە دەست پێکەم کە کەسی ئاسایی بەیان خاوەن پێداویستی تایبەت بێ، گرنگ ئەوەیە مرۆڤ لە ناخیا ئیرادەیەک هەبێت، هەوڵ بدا، ژیان بەردەوامە، یەک ڕۆژ و دوو ڕۆژ نییە، حەزت بە چییە چیت بەدڵە بیکە، ئەگەر لە هوەری بێ، لە خەیاتی بێ، لە هەر کارێکا بێ، گرنگ ئەوەیە تۆ ئەنجامەدا و توانیت وە سەرکەوتی. پێم ئەوەیە ئەو کەسانەی ئەگە کەسی ئاسایی بێیان خاوە پێداویستی تایبەت بێ بێنە دەرەوە، ئەوانیش توانەکانی خۆیان دەربڕن و پیشانی بینەرانی بدەن. هەڵبەتە قورسە لەبەروی من بۆ نمونە بڵێ خەریکی کاری ناوماڵم کە ئافرەتێک کاری ناوماڵ بێت یان ئیشێکی تر بێن، من بیرۆکەم بۆ دە حەزم لێ خەیاتی بکەم، ئەمڕۆ نایکێشم دوێنەکە ئەکێشم دای ئەنێم تقریبا زۆر جار ئەگاتە مانگی ئەنج تابلۆکەتەوە بێ. ئیتر قورسایەکەی لەوەیە نییە کە ماندوو بم، هەستم کرد ماندوو بم وازی لێ دێنم خەریکی ئیشێکی ترە بم، دواتر دەست پێکەمەوە بە تابلۆکە. ئیتر هەر تابلۆیەک و ناوی خۆشم بۆی داناوە. زەمینەیەکی باش نەکراوە کە یارمەتی دەربێت بۆ ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبێت بە تایبەت ئافرەت بێت، ئیتی پشگیری نەکراوە، بەڵام ئیتر خۆمان ئەبێ هەوڵ دەین، نابێت چاوەڕەکەین خەڵکی پشگیریمانکە، ئەبێ خۆمان دەستمان ڕاکێشین و بۆی بتوانین سەرکەوین. ئێمەش ئەتوانین، ئێمەش توانای زۆر شتمان هەیە، بەڵام ڕاستە بەشێک لە دەستەمان لە دەست داوە، بەڵام بەردەوام بین با لە ژیانە. خۆ ئیتر نابێت ئیتر لێرە دنیا تەواو بێت و ئیتر هیچ نەکەین، مادەم خەون و ئارەزوی خۆتە گرنگەوەی ئامانجت هەبێ و پێکی بنی. من بەردەوامە بەم ئینشاڵڵا لەکردنەوەی پێشانگا، ئەگەر لە هەر شارێکیش پشگیریم بکرێ من لەوێ میێوانم و ئەیان خەمە سەر چاوم، من کچی ئەو شارەمیش. ئەم پێشانگایە یەکێکە لە چالاکیەکانمان. ئێمە پرۆژەکەمان پرۆژەیەکی زۆر گەورەیە کە کاری لەسەرەکەین، کۆمەڵێک شاخەوانی بە هاوکاری یەکتر ستافێکمان دروست کردو و کار لەسەر توانای خاوەن پێداویستی تایبەتەکەین لە ڕێگەی چەندین چالاکیەوە. ئەم چالاکیکردنەوەی پێشانگایە یەکێکە لە چالاکیەکانمان، ئەمانەوێت لە ڕێگەی ئەم جۆرە چالاکیانەوە خاوەن پێداویستی تایبەت بخەینە سەر کاری خۆی، واتە ئیتر ئەو متمانەی بەخۆی هەبێ، پشت بەخۆی ببەستێ، بە تایبەتریش ئەو خاوەن پێداویستیانەی کە توانایان هەیە کە بەهرەیەکیان تایە ئێمە کۆنتاکتیان لەگەڵ دروست دەکەین و هاوکاریانەکەین. هاوکاریەکەی ئێمەش لە ڕێگەی کۆمپانیاکان ڕێکخراوەکان کەسایەتیەکان وەکو نمونەی ئەم پێشانگایە ڕێکخراوی فاوندیشن هەستان بە سەپۆرتی تەواوی پێشانگاکە و هاوکاریان کردین بۆ سەرجەم کارەکانمان. کۆمەڵگای ئێمەیە ڕاستێکی خاوەن پێداویستی تایبەتەکان زۆریان توانای باشیان هەیە، بەهرەی باشیان تایە، بەڵام لەبەر ئەوەی کە ئێمە کۆمەڵگایەکی زیاتر عاتفین وکە کاتێکە خاوەن پێداویستێکی تایبەتە بینیان کەسێکە کەم ئەندامە بێ ئیتر وا ئەزانین هیچی پێ ناکرێت، زیاتر لایەنی بەزەیی بەکارەهێنرێت، یعنی زیاتر بەزەییان پایەتەوە، یان ئەیانەوێت کە هاوکاریەکی مادی بکەن. بەو شتانە خاوەن پێداویستی تایبەت زیاتر ئاڕوخێ. پێویستە ئێمە لەسەر هەر تاکێکی کۆمەڵگا بە چاوی بەو چاوە سێریکەی کە چۆن سەیری خۆتی پێەکەی یان سەیری هاوڕێیەکی جەستەساغی پێەکەی، هیچ فەرقی نییە لەگەڵ خاوەن پێداویستێکی تایبەتە، تەنها ئەوەیە پێویستی بە هاوڕێتیە، بە خۆشەویستیە، بە هاوکاریکردنە لەگەڵ هەنگاوەکانیە. ئەگینە ئەو بۆ خۆی توانە و ئیرادەی زۆر لەوە زیاترە کە تۆ تەسەووری ئەکەی، ئەو پێویستی تەنها بە هاوکاریکردنێکی ئەو تەنها لەگەڵیا بڕۆ لە هەنگاوەکانیە، ئیتر بۆ خۆی هەنگاو. ئێستا بۆ نمونە کەسێکی وەکو فاتمە و لە هۆن ئەو توانا باشیان هەیە، ئەو هەموو فۆتۆ جوانیان دروست کردووە، ینی هەر لە یەکەم ڕۆژی پێشانگاکەمانەوە لە 180 فۆتۆکانیان فرۆشراوە، کەواتە توانایەکی باشیان هەیە، کەواتە کارەکانیان زۆر باشە. ئیتر بۆ من هەڵنەسم هاوکاری بکەم کەسێکی وەکو من وەکو تۆ ئەتوانین.